بەڵێ هەری لاەنە سڵاتان لە بێت بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش ڕاستی جەواکەی زۆر ساردە. بارانبارین بەردەوامە ماوەی هەفتەیەک زیاتر دەبێت کە بەردەوام هۆژداری دەبێت لەسەر هاتنی ئەم شکۆلەی بەفر و بارانەی کە ڕوودەکاتە ناوچەکانی هەرێمی کوردستان. جا ئێستا بارانەکە وەساوە بەس من هەر لە پرسی بارانەکە چەترەکەم پێیە. ئەترسم لە کوردستانەوە داکاتەوە باران خۆی حەزم لە باران هەیە بەڵام تر حەزیش ناکەم تەڕ بە شێوەیەکی گشتی. تاوەکو ئێستا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 38.6 ملیۆن باران باریوە. ئەم ساڵ بە شێوەیەکی گشتی 342.4 ملیۆن باران باریوە. ئەمە بەراورد بە ساڵی ڕابردوو تاوەکو ئێستا 183 ملیۆن باران باری بوو. ئەمە قسەی بەڕێوەبەری کەشناسی و بوومەلەرزەدانی سلێمانیە ئەو ئامارانە یاخود ئەو داکانی بە مناوە کە تاوەکو ئێستا بەشەی بارانبارینەکە بەم جۆرەیە. ئەوە پێی وتەی کەشناسان کەوان هۆژداریان داوە لەسەر هاتنی شەپۆلی بارانبارینەکە. ئەوان باس لەوە دەکەن کە تاوەکو ڕۆژی چوارشەممە و پێنجشەممە شەپۆلەکە بەردەوامی دەبێت. پێشبینیەکەن کە لە ڕۆژی سێشەممە شەپۆلەکە زیاتر تون بێتەوە و پێ ئەچێت کە لە سەنتەری شارەکانیشدا بەفربارین دەست پێ بکات. تاوەکو ئێستا لە دوێنەوە لە ناوچە شاخاویەکان بەفربارین دەستی پێکردووە. لە ناوچە نیمچە بەرزەکانیش کڕێوە ئەبارێت بەڵام بارانبارین بە شێوەیەکی گشتی بەردەوامی هەیە. سەر لە بەیانی ئەمڕۆ بارانبارینەکە بەردەوام بوو، لێزمە باران بوو. ئێستا بایەکی ساردیشی لەگەڵایە و تاو بارانەکە ئەوەستەیە دواتە دەست پێکاتەوە و بە شێوەیەکی گشتی شەپۆلەکە تاوەکو ئێستا بەردەوامە. لەگەڵ ئەوەشدا ئەم هەموو هۆشداریە درێت بە هاوڵاتیان باس لە هاتنی شەپۆلەکان دەکرێت. هەندێک هاوڵاتی ترسیان هەیە لەوەی کە بارانەکە زۆر ببێت یاخود هەندێک ناوچە ڕوبەڕووی لافاو ببنەوە تووشی لافاو ببن. من بۆ ئەمە بەستە قسەم لەگەڵ بەڕێوەبەری ئاوەڕۆی سلێمانی داکرد. ئەو باسی لەوە کرد کە هەموو تیمەکانیان لە حاڵەتی ئامادە باشیدان ئەوان بەردەوام تیمەکانیان کار دەکەن. لە مانگی نۆدەی ئەم ساڵەوە سەرجەم ئەو تیمانە کاری خۆیان پێست پێدراوە پێیان وتراوە بە شێوەیەکی گشتی هیچ گەڕەکێک نییە تاوەکو ئێستا تووشی لافاو ببێت و هیچ هاوڵاتێکیش پەیوەندی پێوە نەکردون کە چون بەدەمیانەوە هاوکاریان بکەنەوەن. بەگشتی ڕێنمایی هاوڵاتیان دەکەن کە لە گەڕک و شەقامەکاندا بتوانن کە پاپوی خایانی شەقامەکان ڕابگرن لە هەر شوێنێک کە ئەو کۆبەوە بە شێوەیەکی گشتی بتوانن هاوکاریان بن و ئەگەر پێویستی کرد ئەوان ئاگادار بکەنەوە ئەوان دەچنە ئەو شوێنە بۆ یارمەتیدانی ئەو هاوڵاتیانە. ئەوە ئێستا بارانەکە دەستی پێکردەوە وەک ئاماژەم پێکرد کە شەپۆلەکە بەردەوامی هەیە. بارانەکە تاو دەبارێت لە هەندێک شوێن لێزمە بارانە لە ناوچە شاخاویەکانە بەفر دەبارێت و وەک ئاماژەم پێکرد کە هەندێک لە کەشناسان پێشبینی دەکەن کە پێچێت لە سێشەممەیە بەفر ڕوو لە سەنتەری شارەکان بکات.